وەختتان خێر. من مەعزەرەتم ئەس دیبەیتەکەی تر مەجبور بووم قەتی بکەم بۆ خاتری ئەوەی کە لە دەرەوە خەریک بوو قاڵیانە کرد. ئێتر وەختە کۆرۆناس و خەڵکی تەفی گەسە ماڵ و تااقەتی نییە و ئەداتە دەر و ئەم ئەوروپایان شەعادەتیان کردگە مەسکەن. ئێستا بێکارن گشتی وا لە ماڵە کەوتکە هەر شەو مەسن. باشوورە دەگەر دەنگ هەیە کات کە ئێوەی ئەزیەت کرد بە گەورەی خۆتان ئەوەخشن. من مەجبور بووم دیبەیتەکەی تر پاکەمەوە سەر لە نوێ ئیشێ سەر لە نوێ ئێشێ من ئەم دیبەیتە بکەمەوە و دیسانەوە دەسی پێ بکەم. ئێمە بەرەبەرە شاهدە ئەوەینە کە ئیدەیەک خەریکن انتقاداتێک بەرامبەر بە ئێمە ئەنووسن و ئێمە خۆمان مەسئولە زانین کە ئەم انتقاداتە جواو بدەینەوە. من پێشووتر مەتنێکم خوێند و دیسانەوە بۆ خاترەوەی کە ئەمە ئەمێنێتەوە مەجبورم ئەم مەتنە بخوێنمەوە. کاکەیەک مەتنێکی بۆ من هەناردگە لە تەلەگرامە نووساگێسی مەزمونە مەتنەکەی ئەمەسە کە کاک پەیمان ئێمە پێشتر لەگەڵ جنابتان قسەمان کردگە و بە تەواوی قسەکانتان دەرک ئەکەم و باوەڕم پێی هەست. بەڵام کاک پەیمانگیان من و ڕەفیقەکانم فێر کردگە و دیبەیتەکانە ئێوە گوێچکە بن. فرێک لەو ڕەفیق گەلە لە تەک خانەوادایانە گوێچکە لە دیبەیتەکانە ئێوە ئەدەن. بۆیە ڕەنگە کاتە جنابتان بە بازی قسەکردن وەک فڵانەکەر ئەرزەشیات و فەهمێکی ناشرین بۆ مخاتەبتان دروستکەن و تەواوە قسە فەلسەفیەکانتان ئەو جایگای خۆیە لە دەست بە. محتەوای کەلامم ڕەفیقمانە ئەمەسە کە استفادەکردنە لە صفات بەعزێ مەواقع هەت کە مخاتەب هەیکەل پابلیک فیگۆرێک لەلایەن ئێمەوە بەعەس ئەوێت کە خانەوادە نەتوانێت لە پای دیبەیتەکانە ئێمە دانیشێت یا بە عیفەتە عمومی بەربخوا و ئەمە جێگەی جوابدانەوەی هەست. من سعیەکەمم شەو لە خلالە جوابدانەوە بەمە دیبەیتێک لەسەر ئەوزاعە ئەمڕۆژ بکەم و بمێنێتەوە. درەنگانە مەجبورم یەواش قسە بکەم و دەنگم بەر نەدەم وۆلیەم و دەنگم کۆنتڕۆڵ کەم. هەر بۆیە ئەگەر ئاهەنگە دیبەیتەکە تۆزێ خاوتر لە جارانە ئێوە ئەوەخشن ومیدوارم کە حوسەڵەتان سەرنەوە. نووساگێسی ئەدەبیاتە دەرەگاراژی ئەوڵن کاکەیان ئەکسەریەتە ئێمە و ئەکسەریەتە قاڵەبە ئێمەمانان ئاسیبهای اجتماعی دامانی ڕەزاندگە. ئێمە لە ناو تەراکمهای جەمعیەتی و ژیان و ئوردوگاهی ژێرە دەسە حکوومەتهای کۆرپۆریشنیا هەر کاممان دارای معزەلهای عەجیب و غەریب و حوفرەهای گەورە گەورەین. اتفاقاً کیمیاگەری ئەوەسە کە تۆ تەردبووگەکان جامعە بیان هێریتەوە ناو جامعە نەقشیان پێ بدەی مەسئولیەتیان پێ بدەی و داوا بکەی کە مەسئولیەت هەڵگرن نەوەی کە تۆ پێیان بدەی نا بەو جێگە بیان گەیەنی کە ئەحساس بکەن ئێشێ نەقش بازی بکەن ئەحساس بکەن مەسئولن و فکر نەکەن غەریبەس و فکر نەکەن ئەمانە قەیکریاگن تفکریاگن و کەسێ ئەرزشیان بۆ قایل نییە. اتفاقاً یەکێک لە کارهایە کە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ کردی بۆ بێبەشەکان بوو بۆ معتادەکان بوو بۆ ئەوانەی بوو کە لە هەرچی فەزیلەت و ڕفاه و زندگیە دوور کریاگنەوە بۆ ئەوانەی کە ناتوانن جەهیزیەی خۆیان تەهیەکەن و زواجکەن بۆ ئەوانەی کە ناتوانن و پوڵی پاکەتە سیگار نێرە گیرفانیانە. ئێمە هاتین بەم مەردمە زوان بدەین. ئێمە هاتین ئەم مەردمە فێر بکەین لە بەرامبەر عنوان و تایتڵ و مەسائلە نەمایشی و تەئاتریا کەم نێرن. بۆیە ئێمە لە زوانێکی فرە سادەی مەردمە عادی فەهم
بە هەڵبژاردن مساڵ و شاهد مساڵ و بەیت و شعر و پەندە پێشینیان و داستانە قەدیمیە باوە ناو جامعەیە کوردەوار دەستمان پێکرد لەبەرەوەی قابلە فەهم بێ قابلە دەرک بێ. من لە دیڤێتەکانە پێشووتر و مەسەڵەن بەحسی ڕاوی کەوەم کرد، پارێز کوشتن، دێوجامە کوشتن، بەتەڵەگرتن لە ناوە کۆڵی تا کوشتن و شەرحەمدا بۆ خاتریەوەی بێژم کە کارکردە نظام سوڵتە چ شکلیە. تۆ وەختی کرمێک ئەسێنیت خۆت حەز بە کرم ناکەی، گەرەکتە ماسی پێ بگری، سەیدی بکەی یعنی بیگریت بیکەیت ئەزانە خوات و بەهرەی لێ بکێشی، ناوەی کە بیدیتی حەزی پێ بکە. تو ناچی دان بپاشی کە کەو بێت بیگری کە بەری دەی، ئەیگری کە سەری بۆڕی، ئەیگری کە استفادەی لێ بکەی. من ئەم مسالانە بۆیە تێرمەوە لەبەرەوەی پابلیک فەلسۆفی لە ناو جامعەی ئێمە نەبووگە. مردم دەرمۆردە مەسائلە پیچیدەیە کە نظامە سوڵتەی جەهانی بە عنوانە ئاخرین دەستاوەردهای ئینسانی خۆی تەقدیمی ئەکا و عەرسەی ئەکا بە دنیا، بەحسێکی نەکردگە، مشتومڕێکی نەکردگە. ئێمە هەر بەستەیەکە هاتکە دەر بهترین حاڵەت لە مەراکزە ئاکادمیکمانە بە عنوانە حەقیقەتە مطلق تەرویج کریاگە بە شێوەیەکی سەقەت بێ ئەوەی کە هیچ نگاهێکی نقادانەی لەسەراوێت. ئێمە لە کۆمەلگای کوردەوارە خۆمانە هیچ ڕەوەندێکی تەبیعیمان لە بەرەو پێشچوون و هەواهەنگ بوون لەگەڵ گۆڕینە وەزعیەتە زندگی، هاتنە ئەبزارە جەدید، زهورە تەکنۆلۆژی سوارە بربەستەرە جامعەیە ئوسولی و بنیادی خۆمان نەکردگە. ئێمە بە تەوتەئە گیریاگین و بە تەوتەئە تەیی 100 ساڵە ڕابردوو بە سوورەتە کۆنکرێت، بە سوورەتە سیستەماتیک بە کۆمەکە پێشکەوتنە تەکنۆلۆژی ئاهەنگە نابودیەکەی ئێمە سورعەتی گرت. بەڵام ئەم تەوتە 300 ساڵە بەر عەلەیهە جامعەی ئێمە و سەرزەمینە ئێمە کریاگە. لەذا لەم فەزا کە هەر کەس مەوجودیەت پەیاکە، کە هەر کەس بازیگەرە، گشتی ئەمانە ڕۆڵ ئەگێڕن لە بەرەو نابودی تۆە و کارنامەیان مثبەتە. مەسەڵەن ئەگەر کەسی سوالەکە لەم حیزبانە ئێژێت ئێوە 70 ساڵە چیتان کردگە، بەرەو باشی منزوریانە چیتان کردگە، بەرەو ئەو ئیدعایەی کە ئەیکەن یعنی بەرەو کوردایەتی چیتان کردگە، ئەنا کارنامەی ئەمانە پڕە لە کردەوە. بەڵام کردەوە دەڕاستای نابودی. تۆ وەختی ئەم سوالە ئەکەی وەکو مخاتەبە عام سواليان لێکەی لەسەر ئیدعای خۆیان، دەنا تۆ ئەزانی ئەمانە نەقش و ڕۆڵیان سەرکەوتوو بووگە. ئەمانە هاتگن ئینسان کوردی بە بەند بکێشن، هاتگن فەلسەفەی کوردیەت نابودکەن و مەفهوم کوردیەت نابودکەن. ئەمانە هاتن قەبارەی کورد بچووک بکەنەوە بە معنای ئتنیکی قەومی و خاکێکی قەتیس دروستکەن بە ناوی کوردستان. ئەمانە بوو ئەمە هاتگن کە پانتایی ئەم جوغرافیای گەورە لەگەڵ ئەم جەهانە کوردیە لەبەین بچێت. ئەمانە بوو ئەمە هاتن و موفق بوون لە کارەکانیانە. ئەم خەسارەتەی کە ئەمانە دایانە بەر پەیکەری ئەم جامعە غیرە قابلە جوبرانە، یعنی ئەسڵەن جەم ناوێت و ئەم داستانە. تۆ لە فەزایەکی ئاوا کە مردم سەرە لە ناسەرە تەشخیص نادا چۆن مەشیایە بە هەتایتە زوهور کردایە کە ئاغازە لێدان و ئەحیای دەوڵەتە کوردی بوو، یعنی دەوڵەتە ئیقتدارە نەریتە کوردی. چۆن مەشیایە بە هەتایتە؟ یعنی تۆ لە بەرامبەر مردمێکە کە عادەتی کردو بە لەودەگی، بە تەمەسخۆر، بە چیپ بوون، مردمێکە فکر ناکات و مردمێکە هاڕیاگە و وەختێک ئەشنەفێ کەسێ بە زوانە کوردی تێکیا قسەکە پڕوو ئەوێ بۆی، ڕوودار ئەوێ بۆی، دەموە ئەکا و تۆ ناچاری یا فەکی بشکێنیت یا دەمت داخەی و ئەسڵەن ئینکار کوردبوونە خۆت بکەی و فەرامۆشی بکەیت چون وایان پێت ئەکرد
دەی ڕاپەڕین ئیسە بوو بە سپەڕێت گشتکەسی زوانی دەرهاوردگە گشتکەسی سەری لەم داستانە بوو گەسۆ تۆ چۆنم کارتەیە کرد تۆ لە ناوە مشتێ حوقنەدارە پڕوە جنایەتکارە دروزنە کارمەندە چۆن ڕوبەڕواوی تۆ ئەی بوو کەسێک لەم دروزنانە زاتی نییە دەست بواتە قەڵم ڕاپەڕین نەخت کاتەوە ئام کل لە زلە باسەوادانە کوان هیچ کەسێ قسەیەکی بۆ کردن نییە چون دەسە گشتیان واز بووگە دەمیشیان بگۆ تەڵەی تەقیاک حەجێکیان بۆ نەماگە دوو سیاسەتیان گرکەسە بەر ئیگنۆرکردنە مطلق لەسەر دەسە ئێمەش کۆپی ئەەکەن لەبەر خاترەوەی گۆشەی نگاهێشتی ئارزەکەن ئێمە لە ڕۆژە ئەوەڵی شۆکە هاتین مستەقیمەن لەگەڵ دەوڵەتە ئێرانە تەرەف بووین و ئەربابەکەی ئەمانزانیە مردمە بۆ ئێمە تەپشیر ناکری ئەم مردمە بۆ ئێمە کۆ ناوێتەوە لە ناوە ئەم بازاڕە عەکازە لە ناوە ئەم گشتە دروزنە لە ناوە ئەم گشتە فەسادە ئەمە بۆ ئێمە کۆ ناوێتەوە بەم تری بوونە یەک نەفەرە لەزا مستەقیمەن ئێمە حملەمان کرد بە دەوڵەتە ئێرانی تەمامە ئەبزارەکانیمان لە کار خست فعالینە جامعەی مەدەنی معتەمدینە بەرساختە سلیبریتیە دروستکریاک فارغ التەحسیلانە ئەکادەمیسیان ئەحزابە بەرساختە تەمامە ئەبزارەکان تەمامە کۆلۆنیەکانە دەوڵەتە ئێرانی ئێمە دامان لی وە بەرەی ئیجتماعیمان لەمانە سند ماهیەتە چەپەڵ و قیزەون و درۆزنانەیەمانەمانە بۆ خەڵکی ئەفشا کرد قەینا خەڵکی ناوی ئێمە نایری بەڵام خەڵکی قسەیە کەوتە زارەیە کەوێتە شارێ خەڵکی ئەو معرفەتەی کە ئمڕۆ پەیایی کردگە ئەو نگاهەی کە ئمڕۆ هەسی دوێکەنەی بوو و ئێمەش سەخی تەبعانە گوساخانە کارمان ئەوە بوو کە بەربگرین بە کارەکانی بچۆ ئێمە بەرمان بە عەلی خامنەی گر کە مۆزەڵە گەورەوە لەبەری پێە و ئێمە نەمانێش عەلی خامنەی پرۆژەی جانشینیەکەی بواتە بەرەو و ناهێڵین بیواتە بەرەو مەجای پێ نادێنە و کارە بکەن بەڵام ئێوە بچن بپرسن ئێوە وەک شتێ فەرامۆشتان کردگە حافزەیە مردم وەسە ماهی گوپی ئەبەی مختەریە چووە تەلەڤیزیۆنە ئەنتەرناشناڵ ئەیوو لەسەرۆ هەڵیەڕژێن و دایەڕژێن و هەڵیەڕژێن و دایەڕژێنن ویسەیەکێکتان بچێت ئەبەی مختەدی پرسێتەوە 2 ساڵە پێش لە ناوی تەلەڤیزیۆنی ئینتەرناشناڵەوە هەڵیەڕژێن و دایەڕژێن و هەڵیەڕژێن و دایەڕژێن کوا دێخۆنە هەڵیانڕژاند و نەدایەڕژاند باوەڕێکی ئاغای مچەیەگیری تۆ ساختمان نەمانە نیویۆرک عەکسی لە بەرانەگری بەرەندازین و ڕەسۆنەکەین و چی پێهات ڕاسانە کە تو بەرەندازی و ساختمان و عەکس بەرە ساختمان وەمانە تۆ فکرەکەی ئاغایان کۆکردنەوەی ئەم فەزا ئاسان بوو تۆ بێی کارکردە ئەمانەوە کارکردە عەسڵی ئەمانە ڕوو بکەی قازی محەممەد قاسملوو شەرەفکەندی مەڵا مستەفای بارزانی تەمامە ئەمانە عەلیزادە عەبەی موحتەدیر خانیزادە جەلالە تاڵەبانی عەبدوڵڵا ئۆجەل تەمامە ئەمانە دروستکریاگە دەسە کۆرپۆرێشنەکانە مەنتەقە بوون یەک قەبارەی سەرزەمین بچووک بکەنەوە کورت بکەن بە مەفهومە ئیتنیکی قەومی ئیگنۆر و ئینکارێکی مطلق بکرێن شکڵ و قەوارە و خۆ ڕەفتارە مەردەم بگۆڕن بیهاڕنەوە بۆ هەتایە کورد دەبین بوون و لەم کارە سەرکەوتوو بوون هەر ئیستە من لەم دیبەیتە خەریکم قسەکەم تەوەجۆ بکە دانەیە ئینسانە محتەرەم تەشریفی هاوردەگە وە کامنت ئەنووسێت ئەمەی کە من کردگمەسۆ سوخەنڕانیە پابلیکە کابرا من ئیستە لە مەیدانە شار ئیقباڵە شارە سنە قسە بکەم کاورایەکی شەست تەماتەیە بتەقێنێ بەڵام خۆ ناڕوین بیخێنە ژێرێ لە قەدێک دەسی پێگرن نێژین تۆم ئوغدەتە بوو واکردم تەماتەتە بۆ تەقان کاورا نووساگی وای تەناوت تەوەهومە وا مناوت تەوەهومە چییە گورە بابیجان تۆ بین نەغت کەرۆ نەغت مەسەڵ لە دوورۆ هات کە گاڵەی دەمی ئەکات و قسە ئەکات قسەی فڕێدا وای تەناوی تەوەهومە ئەو مەوادم مەسرەف کردەگە
خۆی مەواد مەسرفکەرە، باوکی مەواد مەسرفکەرە، خانەوادەی مەواد مەسرفکەرە، خۆی وا لە ناوە دائیمەن خوماری و نەشئەگی و خوماری و نەشئەگیە. فکرەکە کەسێک ئەتوانێت قسە بکان نەشئەس دێ عەزیزەکەم خۆت و مچەی هجریت و عەبە و جالانت و دان نەشئە بکەن بنیشنە پشتە دووربین دێ خۆیەوە مقەکەن و مشەمش و پشت هەڵەکەن و لاکەنەوە لای دووربین و ساڵی دەهفەیە قسەیەکتان هێنایەتە دەر و ئەڕۆ قسەیەکەن نوشتێ توڕەهات تێرنە دەر و باسی کامە بکەم مصاحبەکەی تەلەڤیزیۆنی ئەمریکا www باسی کامە بکەم. تۆ چۆن تەکە ئەم هەیکەلانە بەرخۆردەکەی؟ مەسەڵەن ئەم ئاغایە گاڵە گوشادە مەغزی بە ئەندازی فەندقێکە، فەکی بە ئەندازی هێسرەیەکە، چی پێەکەی؟ ئەمە مەسەڵەن شەخسیەتی هەست کە مەسەڵەن پێی بەر بخوا پێ بێژن ئەحمەق یا مەسەڵەن خۆی کاتە ئەنگوس نەمانە ناوە مەردەما پێی بەرەخوا ئەترافیانشی وەکو خۆی ئەحمەقن، جامعەی ئاماری 10 نەفەرە وەکو خۆی. ئەهەمیەتە ڕۆمان وا لەکوێ؟ ئێمە بە کابرای ژین داهاتی ژین زۆڵ داهاتی زانی بۆ براکەم تۆ وەختی مەجموعەی ئرتباتی 10 نەفەر ماکسیمۆم 100 نەفەرە، تۆ زێهنت بە ئەندازەی ئەم 10 نەفەر تا 100 نەفەرە شناختی لە کاراکتەرە ئینسان هەست. مەسەڵەن وەختی تۆ ئێژی دز ئەم کابارام تێتە بەرچاوی، تۆ وەختی ئێژی حەیز ئەم فڵانە کەس تێتە بەرچاوی، لذا ئەم ئەسەن ناتوانێ بفەهمێ دزی بە کوت شەواڵ و کراواتی شۆ ئەکرێ خەیلی پیچیدە ئەتوانێ بیکا. قەتڵ بە جۆرێکی تر هەرەوە نییە کاورا وەختی گەرێکی قەتڵ بکا کەرەنتوویە چوزانم تەوەرداسێ بگرێتە دەستی و بنەڕێنێ و تەوەرداز با لە کاورا بیکوژێ، نە خەیلی شیک ئەتوانێ پێ بکەنێ و لە بخەند لێ بدات و تەوتەئەت بۆ بکە لە جێگەیەکە دەرمانێکە پێبن بۆخە. ئەم کاوران نییە ڕەوابەتەکەی بچووکە، نییە ڕەفتار های عەجیب و غەریبینە دیگە مەسەڵەن دیگەسی کاورا فۆرەن جمێنی پێدەنم پەلامارە تێڵایە با بچێتە دەمە دەرە ماڵ، ناتوانێت جۆرێکی ترتەکە جمێنا بەرخۆرد بکە. ئەمە تەوسعەی پێیان نەکردگەن نەی دیگە. تەفاوتە شێعرتەکە ڕۆمانەوا لە چی؟ تەفاوتە شێعر و ڕۆمان تەفاوتە بەرجەستەی وا لە کاراکتەرهایەکە وا لە ناویە. شعر تا قەرنە 17میش مەتنە فاخرە ئەدەبی بوو کە تەبەقەیە ئەشراف ئۆدەبا وەختی گەرەکیان بوو زۆرە ئەقلی و سەوادە خۆیان نیشان بدەن بە زوانە شێعر قسانە کە تۆبینی تەمامە نەمایشنامەکانە شێکسپیر بە شێعر نووسیاگە، ناگەهان لە سێروانتێز و دۆنکیشۆت و داستانە گۆڕێ. بۆ چون تۆ واردە زندگیە ئەنبوه متراکمە ئوردوگاهیەوی بە ناوی شار، لذا تۆ ڕاستکۆڵنیکۆفت تیاتێتە دەر، ئیڤان پابلۆویچت تیاتێتە دەر، تۆ ناگەهان قاتڵهای سریالی تیاتێتە دەر، ناگەهان هەنێ ئینسانە سەفید پووسە تیاتێتە دەر، ئەنگیزەهای لە قەتڵهای سریالی داستانێکە ئەسڵەن فانتەزیهای عەجیب و غەریبی کە تێتە ناو زەهنە ئینسانە سایکۆپاتە ئەوەڵ دەفە دایکی خۆی ئەکوژێ سەری ئەوڕێ تەکە کەلەی سەریا سەکسەکە سەرە بڕیاگی وەک حەیرانەمیت لەمە هەمچین کاراکتەرهایە مەوجودە لە دنیای ئەمڕۆوە. لذا تۆ بینی لەگرا نەقشە ڕۆمان بەرجەستەوێتەوە تۆ جەنگ و سۆڵحە تۆڵستۆی بخوێنەوە زیاتر لە 250 خوردەیە کاراکتەری واتیە، تۆ براکانە کارامازۆف بخوێنەوە، تۆ بۆڵگاکۆف بخوێنەوە مۆشەد و مارگاریتا، تۆ ئەوەخت نەقشت دەسە هەرکام لەمانە وێنیت، بعد تۆ بەڕاحەتی ئەتوانیت بفەهمی پەیبەنیات بۆی حرەکەتە تەرەف تەشخیص بدەی. لذا دەسە ئەم مشتە داهاتیە تەوسعە یافتە بۆ ئێمە ڕووبوو بوو. داهاتی بە معنای من محل سکونەت نییە ها، بە معنای جوغرافیان نییە ها عەزیزەکەم، دیسانەوە پێتێشم بە معنای میزانە ئرتباتە ئیجتیماعیەکە کە تۆ هەست.
مەسەڵەن کاورا کە خۆی بە ڕەحبەرە حیزبێ گەزانێ فێر بووگە مشە مشکات و پۆقکات و دەمی داخات و وەلاشان و دانیشێت و سوعالی لێەکەن دوو جملە فڕەتدا بێ محتەوا. ئەمە کاراکتەرە 300 ساڵە پێشیش نییە تەوسعانە یافتەک. ئەمە ڕەحبەریەت کە کوێخای لادەیەکیشی پێ ناکرێت. تۆ ئەم کاراکتەرتە لە کێ گرتگە؟ کەواتە وەختی تۆ محلێکت نییە بۆ بەیانە مەسائلە مختلف، دەرنەتیجە جامعەیە تۆ ڕۆشتێکی دروستی تەبیعی ناکە. بۆ ئێمە مخالفەم قوانینە مەسنوعینە، چون ئەم قوانینە مەسنوعە هیچ ڕۆشتێکی تەبیعی بە تۆ نادات. مەسەڵەن تۆ لە ناو جامعەیە تا ئیمڕۆ مشتێ مەدرەکدارت هەست کە گویا بەمانە ئێوە ئێژن باسەوات، ولی واقعەن فەقیرانە باسەوات نییەن. دەربێترین حاڵەت دەرمەوردە علومێک بە سورەتە تئۆری ئەزانن و فقط ئەوە ئەزانن کە تکراری کەنەوە. تو ئەسەن ناوێنی ناوە کوردەوارە دانێ بێت جامع شناسی کوردی بوێت. تو ئیتر ئیبنە خەلدونێکت نییە نێست تێت باسە دوورکایمت بووەکە. دەربێترین حاڵەت تێت باسە ئاگۆست کۆنتت بووەکە، تێ باسە ئەنتۆنی گەدێنزت بووەکە، بۆردیۆت بووەکە، فۆکۆت بووەکە. ئەو بەڕاستی و فۆکۆ وایژی ئێمە فۆکۆ کە ئەخوێنینەوە گەرەکمان ئەبزانین ڕەوەندە تەحوڵاتە دنیای غەرب لەکوێ دەستی پێکردکە بەرەو کوێ چووکە ئێمڕۆ خروجیەکەی چییە. ئێمە ئیجازە نادەین کەسێ بە عنوانە کورد ئێمە تعریف کاتۆ کە ئێمە کەین. ئێمەش باوەڕمان بێ بۆی کە خۆمان کەین تا ئەو وەختەم خصوصیاتە ئەم خصلەتە لە وجودە ئێمە دیگەران بیوێنن مشاهدەی بکەن قابل دیدوێ بۆیان. باشە عەزیزەکەم وەختی تۆ هیچ نەقدێکت نەبوو حکایەتت ئەوێ بەمەی کە ئەمڕۆ هەست دنیای کۆرۆناییات. ئەمە سوالێکە لێ بکەم، تۆ دایسە لە خۆت سوالە کردگە ئەم مەجموعەی سازمانی مللی متحید و ئەم کشوەرهای شۆرای ئەمنیەتە بۆ تایسە تەشکیلی جەلسەیان نەداگە کورەی زەمین موردە هجوم واقع بووگە شرایط بحرانیە حکوومەت نظامیان لە تەواوە دنیا ئەعلام کردگە ولی هیچ کام لەمانە جەلسەیەکیان لە شۆرای ئەمنیەت دانە نییە. نمونەیەکە پێ بەم وا لە ڤیرتام ئامریکا گەلە کۆمەی کرد لە سەدام حوسەین تەواوە دنیای خستە شوێنە خۆی 50 جەلسەی ئێستراری پشتە سەر یەکی لە شۆرای ئەمنیەت دانیا. بەهانەکەی چ بوو؟ وتی سەدام حوسەین سەلاحە کوشتارە جەمعی هەست دیوداش دەرکەوت کە درۆوەکە. یعنی سەدام حوسەین 4 بشکە مەواد شیمیایی هەست مەسەن گازە خەردەلی هەست. باشە ئێستا تۆ کۆرۆنا داگێ لە گازە خەردەل خراوتر خەریکە تەختەکە و ئەکوژەی چۆن یاڵەتە بۆ تەحدیە ئەمریکا قاو ناکەی لە توولەکانە لە مەجموعە سازمانە ملل متحیدا لە شۆرای ئەمنیەت دانیشن وەیەکە و بەحس بکەن و مەرجەعێکی جیهانی دروستکەن بۆ مقابڵەتەکە کۆرۆنا و یەک نەفەر قسە بکە یەکێتی ئەمڕۆ ئێژێ چای نەوات بخۆی خاسەویت و یەکی ئێژێ ئای بۆ بۆرۆفین خراوە سوحە سازمان جیهانی تێتۆ ئێژێ خراوە دووسۆ تێتۆ ئێژێ خاسە یەکی ئێژێ بەپژمی ئەچێ یەکی ئێژێ نەپژمی ناچێ یەکی بێژی دەست دەحفێت ئێژێ دەست بشۆری خاسەوەی دەحفێتیژە لە تەریقە هەوا انتقال پەیاکە دەحفێژێ لە ماڵەوە دانیشە لەو لاوێژی ئاهاکەکەین بەسەر جنازەکەتەوە بە شێو کەیەکە کەس نازانێکی خەوەرە ساک ساحێوی خۆی نانەسێ بۆ کەستان سوال ناکە بۆ ناپرسێ کو ئامانەم قسانە ئەکرێت لە کامە تری بوو ناکرێت کە ئێمەیکەین چێ کردگێسی کامە کاورای سەرزە لە خارجی بوتکێسی بچن بێرینی ماشەڵایە وەزوان ئینگلیسی ئەزانن ئەڵمانی ئەزانن فەڕەنسەوی ئەزانن ئیسپانیایی ئەزانن ڕووسی ئەزان بچم بێتنی بزانم کێ کردگێسی کوانم کرد لە زۆرا و سلاوی ژژک و ئاغای ئەوی هەتیوەکەی جوولەکەکەی ئەمریکا نوام چامسکی و بڕۆنێ سلاوی ژژک و چامسکی و بێرم بزانم چ خەوەرە باس چیەکەن
بۆ دەمیان داخستە قسێکیان بۆ کردن نییە ئەمانەم کە لە زلال و ژیان تێکریاگە و فرە موهیمن و جوولەکەن و فرە خاسن و چۆن ئیسە قسێکیان بۆ کردن نیێوانە کوێ نسیان هیچ قسەیەکیان بۆ کردن نییە. با بڕۆینە سەرە خوێندنەوەی بەشێک لە ڕۆمانە مرشد و مارگاریتایە میخایل بولگاکۆف. بولگاکۆف لە دەهەی 2030 اتحاد جماهیر شورویە زندگی کرد لەژێر سوڵتەیە نظامە کۆمۆنیستی ستالینی لەژێر جامعەی ڕووسیەی هاڕیاگا جامعەی ڕووسیە کە ئەو دەورانەی چەی کرد یەک نمونەی کوشتارە ئۆکراینیەکان بوو 9 ملیۆن نەفەر لە برسیا مرد کەوتنە یەکتری خواردن. بولگاکۆف لەوەها جامعەیەکە ڕۆمانێکی نووسا بەناوە مەسرەن مارگاریتا. چه زەجێکی کێشا بۆ نووسان ئەم ڕۆمانە، بەڵام زوهور شەیتان لە ناوە مۆسکۆوە لە کاتی گفتوگۆی شاعرێک و سەردەبیر ڕۆژنامەیەکە شەیتان لە پارکێکە لە مۆسکۆ زوهورەکە. ظاهرەن سەردەبیر ڕۆژنامەکە کە ڕئیسە ئەنجومەنە ئەدەبیە اتحاد جەماهیر شەورویە داوای کردگە لەم شاعرە جوانە ئیڤان کە شعرێک بێژێت لە ڕەددە دینە مەسیحیە و ئەو شعرێکی وتکە کە لە ناویە مەسیح زێنک تەسەور ئەکرێت. شعرەکە وا داڕژیاگە کە تۆ ئەحساسەکەی مەسیحی بووگە زێنک بووگە و زندگی کردگە. کابرا خەریکە متەقاعدی یەکات کە مەسیحی ئەسڵن مەوجود نەبووگە مە تەوەهوم تاریخیە و ناگەهان شەیتان لە فیمابەینە گفتوگۆی ئەمانە زوهورەکە. من تیکەی لەم گفتوگووە بۆتان نەخوێنمەوە. سەردەبیر ڕۆژنامە بەرلیۆزی ناوە. ئیڤان نیکۆلاویچ ئەو شاعرەکەس. ژێ مەردە ناشناس یعنی شەیتان، مەردە ناشناس کە چشمهایش برق میزد. موافقت کرد و ادامه داد واقعا حیف شد، ولی سؤالی که ناراحتم کرده است که اگر خدا نباشد چه کسی حاکم بر سرنوشت انسان و جهان است؟ من دووبارە تکرارێکەم و چوون لە جێگەیەکە شەیتان لیانە پرسێ ئێوە باوەڕتان بەخوا هەست. بەرلیۆس و بەزدۆمنی کە هەمان ئیڤان نیکۆلاویچ وێت هەڵەگەڕێنەوە ژن نایەمە باوەڕمان بەخوانی ئێمە مولحدین. ئێژێ واقعان ئێوە مولحدن؟ ژن بەڵێ فرە کەسێ لە مەملەکەتە ئێمە مولحدە. ناگەهان شەیتان هەڵەسێ و ساختمانهای ڕۆبەڕوو تەماشاکە کە ئینگار لە پشتە پەنجەرەی هەر کام لەمانە مولحدێک بێسیاگە. ئەمە
ئەم ڕۆمانە لە ئەواخرە دەهەیە 1970 نووسریاگە بزان چنێتەکی ئەمڕۆی توە هەماهەنگە. ژە مەردە ناشناس که چشمهایش برق میزد موافقت کرد و ادامه داد واقعا حیف شد، ولی سؤالی که ناراحتم کرده این است که اگر خدا نباشد چه کسی حاکم بر سرنوشت انسان است و به جهان نظم میدهد. بزدومنی با عصبانیت در پاسخ این سوال شعرکه با عصبانیت در پاسخ این سوال کاملا بی‌معنی گفت انسان خودش بر سرنوشت خودش حاکم است. خارجی به آرامی جواب داد ببخشید، ولی برای آنکه بتوان حاکم بود باید حداقل برای دوره معقولی از آینده برنامه دقیقی در دست داشت. پس جسارتا میپرسم که انسان چطور میتواند بر سرنوشت خود حاکم باشد در حالی که نه تنها قادر به تدوین برنامه‌ای برای مدت کوتاهی مثلا 1000 سال نیست، بلکه حتی قدرت پیشبینی سرنوشت فردای خود را هم ندارد. در اینجا خارجی به برلیوز رو کرد و گفت، یعنی شیطان روی کرده برلیوز و وتی مثلا تصور کنید قرار می شد شما به زندگی خود و دیگران نظم بدهید و داشتید کم کم به این کار علاقمند می شدید که ناگهان شما او دچار سکته خفیفی می شد. در اینجا خارجی از ته دل خندید، مثل اینکه موضوع سکته قلبی برایش جالب بود. بله، سکته قلبی. خارجی این عبارت را با صدای بلند تکرار می کرد و مثل گربه‌ای می خندید. و این پایان کار شما به عنوان یک ناظم خواهد بود. دیگر سرنوشت هیچ کس جز خودتان برایتان اهمیت نخواهد داشت. خویشاوندانتان هم از آن به بعد به شما دروغ خواهند گفت. وقتی که اوضاع را در هم بر هم می‌بینید به متخصص و بعد به یک شارلاتان و بالاخره شاید به یک فالگیر رجوع می کنید. حتما قبول دارید که یکی از دیگری بیفایده تر از آب در خواهد آمد. پایان قضیه یک تراژدی است. مردی که گمان می کرد نقش تعیین کننده ای دارد یک باره به جسدی بی حرکت در یک جعبه چوبی تبدیل می شود و دیگران هم که او را از آن پس بی فایده می پندارند می سوزانندش. بولگاکوف لأواخر دهه 20 ڕۆمانێک وەکو مرشد و مارگاریتا نووسێت لە فەرازێکا لەگرا لە جەدەلێک میانە سەردەبیر ڕۆزنامەیەک و شاعرێکە کە گەرەیکیانە ئینکار وجودە مەسیحکەن شەیتان زهورەکە. شەیتان ئەم تەبادل نەزەرا کاتێکیانە. داستانەکە ئەڵبەتە توولانیە، من نەتوانم مدامەی بخوێنمەوە گەر بۆتان جالب بێت. چەندێتە کە دنیای ئەمڕۆی ئێوە یەکێکە. سوالەکە ئەگەر خوایەک نەوێت کێ بەر سەرنوشتە ئینسان حاکمە؟ جوابە دەنەوێژن خودە ئینسان. سوالەکە ئینسانێک کە نازانێت و ناتوانێت بۆ زەمانێکی کۆتای وەکو 1000 ساڵ بەرنامەڕیزی دەقیق بکە. ئینسانێک کە لە سۆحای خۆی خەوەر نییە چۆن نەتوانێت نازم بێت، چۆن نەتوانێت بەر سەرنوشتە خۆی حاکم بێت. و سوال مثالی لێدایژێ مثەڵەن تۆ ئەوەی تۆ نازمێک کە نەزم بەی بە زندگی ئەدێک لە پڕێکە سەکتەیەکی خەفیف لێتەدا. ئیتر زندگی هیچ کەسێکە بۆ مهم نییە، خۆتە بۆ مهمە.
قەوم و خوێشەکەیشت درۆت پێەکەن لەمە بعد تۆیش کە لەشت ئەڕوات بەرە و نەخۆشی ئەوڵ دەفەچیتە لای متەخەسس و دکتۆرێ حەجێکە بۆ ناکە لە دوواچی بۆ لای کڵاوبەردارێکی شارلاتان بە ناوی داروهای گیاهی و داروهای فڵانی یعنی هەنوو تەسلیم نەو گیوایتە سەر ڕەچەڵەکەوەی کە بەشەر هەچیشتە لە دەستی تێت و لە بەرامبەرم تەبیعەتە ئەویسێت و سەرنەوشت ئەگۆڕێت و عمر درێژە کاتە و بعد ئەچیتە لای چی ئەچیتە لای مرتاز و ئەوانە ئەمانە نەشۆد ئەڕۆی بۆ لای نوشتە نوویس دوعانویس زەریح ئەمام ڕزا مەعسووب هەی قۆم خۆت هەڵەوەسی تۆ بەکوێ بە نەجەف بە کەربەلا بۆ ویسە قەرەنی ئەچی شفا بسێنی بە سڵێمان بەیجی بانە بە شەخصە پەڕۆین هە بە فاڵە قاهوە گیر بە دوعا و نوشتە نووس ئەمانیش ئافاقە ناکە و تۆ ئەمری وەختێ تۆ مردی فایدەت بۆ کەس نەما فڕەدەدەن ناوی جعبەیەک و ئەتسووتێنن کۆرۆنا هاتکە گشتان خەزیاگ نەماڵ ئاتفەتان لە بین چووگە بۆ یەکتری باوکو دایکەکانتان ئیتر ئەرزشی بۆتان نەماگە بێفایدە بووگە ئیجازەدەن دەوڵەتە ئێرانی بیوە فڕێن باوە هەک بکاتە سەریان تۆ فکرەکەی هەتای ئەمێنی تۆ ئەسڵەن معنیەکەت لە زندگی نییە تۆ خەریکی خۆت ئەپارێزیت باوکردنەوەی خاکی کەیەوەی کە وجودی پێتدا گەورەتی کرد ئەوەی کە زندگی پێتدا دەترسە ڤیرۆسێکا کە تۆ نایناسی کە ئیمکانیەز بمری ئیمکانیەز نەمری خەریکی لە تەبیعەت خۆت ئەشاری تۆ کەوە بەرە نەکەفێ بەڵام بزانە تا چه حەد میزانە تۆ خەریکە دەرەخاکە تۆ کێی تۆ کاورایەکی بێپرەنسیپی تۆ کاورایەکی بۆ خۆتیش ئەهەمیەتە نییە تۆ کاورایەکی سەداقەت لە وجودتانە و تۆ کاورایەکی ڕەحم لە وجودتانە و تۆ کاورایەکی معنیەکەت بۆ زندگی سۆحایی کە گەرەکتە بیکەی نێست تۆ لە بێئیمانیە کاکە بۆ خۆت دروست کردگە بێمعنایی هاوردگەسە دەرەوە ئیمانە بە حەجێک نییە حتا ئیمانت بە مەسرفگەرایی خۆت نییە بە حەجێک نییە تۆ ئمڕۆ لە تحتە ناوە شیوع پەیانەکردن و مەرگە بە کۆرۆنا 2000 مەرگە چ قێزەون و چەپەڵ دروسەکەی لە جامعەیەکە تۆژۆکەی با مثالێکی ترە بۆ لێ بەم خاستێ بگەی بت بەمەوە ناوە فیلمە پاپیۆن 1973 فیلمێک دروست کردیا داستانە کارکتەرێک بوو لە پاریسا گرتیان و تەبعیدیان کرد بە مستعمەرەیەک بۆ حەبسە ئەبەد و ئەمە یەکێک لەو فیلمانە بوو کە داستانە هەڕاکردن بۆ ئازادی دەرچوون بۆ ئازادی بە تەسویر کێشە حکایەتە پاپیۆن گەشتتان دیکتانە ئەگەر وەبیرتان بێت بارها ئیقدامی کرد بۆ هەڕاکردن و دەرچوون لەم زندانە و گیریا وەکریا تەکسەلولی ساڵهای ساڵ سوسکیە خوارد قۆلانچەیە خوارد بارا ئەوەڵ خیانەتیان پێکرد لە بیرتان تێت قایغەکان شکیا بوون داڕزیا بوون بارە دووەم وەختێ دەرچوو لە ناوە جەزیرەکە چووە ناوە جەمعیەتێک گشتی نەخۆش بوو گول بوون جوزامیان بوو گولیان بوو بردیان بۆ لای ڕئیسە گولەکان دانیشت و دەسە ڕئیسە گولەکانی ماچ کرد ڕئیسە گولەکان دوایەوەی دەستی ماچ کرد وتی من کۆمەکە دەکەم دەرچیت و ئیمکاناتە پێدەم تۆ لەکوێ زانیت کە جوزامە ئێمە جوزامە وشکە گولیە وشکە و ئینتقاڵ پەیان ناکە و تۆ نایگری هیچی نەمەزانی ئەو کاورای پاپیۆنە بوو ئازادی خۆ لەو جەزیرە ئەو دانیشت و خەریک و کاریە کرد نانیشیان پێدا حەمامیشی ئەکرد مستعمەرێ بوو بەرەبەرە ئیتوانی ئازاد بێ لە ناوە هەرە و جەزیرە زندگی کە و لێو ئاغا تا کوێ بەهایدا
کە لەو شەرایطە کە پێی تەحمیل کریاگە نەمێنێتەوە، ئەو زۆرە کە پێیان وتکە نەمێنێتەوە، حازر بوو دەسە کاورایی گول ماچ بکە، گولی بگرێ وەلێ نەگەڕێتەوە، ئەوێ گولی بگرێ وەلێ نەشێتە ناوە ئەو زندگیەکە بۆیان تەعین کردو. تۆ لە ژێرت دەسە دەوڵەتە ئێرانی، لە ژێرت دەسە دەوڵەتە ئێرانی پەتپەتی نەماگە پێت نەکرێت، لە بێوەتەنی، لە بێمالکیەتی، لە بێ ئیرادەگی، لە نەبوونە ئۆفۆق، لە ئەنسرتنتی و عەدەمە قەتعیەتە، لە برسیەتی، چی تۆ بە عینوانە ئافەت ئەیناسی، لە نەخۆشیهای ڕۆح و ڕەوانی، لە پوچگەرایی، لە بێ ئەخلاقی، لە نەبوونە هەمدڵی، ئێعتمادە ئیجتیماعی، لە ئێحساسە قەفەسکردن. تۆ لەناو ئەو جامعەتە حەولیەکەی، بەڵام ئیستا لە قەومێکی کۆرۆناییت خۆتە شاریتەوە. تۆ حازر نیت بۆ حیچ بەهایەک بەی. ئەمە درۆزە نییە، ئەمە درۆزە نییە. تۆ باوکت، دایکت، برات، خۆشکت نەخۆش بکەفێ خۆتی لێ بشاری تۆ لەبەرەوەی تۆ نەگری، تۆ نەمریت. قورعە بەناوە ئەو کەوتکە بێڵن با ئەو بمرێ، با من نەمرم. ئەگەر قەرار وێ بمری ئەمری، ئەر قەرار نەوێ نەمریت نامری. وەلێ ئەها کۆرۆنا چۆن مەحەکیدان، کۆرۆنا ڕەستاخیزێکی خستە ڕێ، تۆی تەکە خۆتا ڕوبەڕوو کردەوە. کاکەی موسڵمان، کاکەی مەکتەبە قورعانی، کاکەی ئیخوان الموسلیمین، کاکەی مەلای مزگەوتە ڕیشپان، کاکەی کۆمۆنیست، کاکەی ئۆمانیست، کاکەی مبارزم مەدەنی، چۆن خزیاگیتە ماڵ تفەکەی لە خانەوادەی شەگەر کۆرۆنایان گرت بێت، زاتە نێ نزیکیان بوویتەوە. دێ تۆ بۆ زێنگی، دێ تۆ باوەڕە بەخواست، تۆ باوەڕە بە عاقبەت و ئاخرەت و جەهەنەم و بەهەشتت هەست. نەنێزە تۆ درۆکەی، تۆ تەکە خۆشتا درۆکەی. ئینسانێکە بە خۆی درۆی کرد، ئەوەندەی درۆی بە دیگەران کردگە کە عادەتیشی کردکە بە خۆی درۆ بکات، نەبوو خۆت ئەحترام قائلی نەبوو دیگەران. کۆرۆنا چه مەحەکێکی خاسی لێتاندا؟ کاورای پاپیۆن دەسە کاورای گولی ماچ کرد بۆ خاترێەوەی ئەو وەزعیەتە کە تەحمیلیان کرد و بەسەری و نەمێنێ. یعنی تەسەوەر بکەن جوزامەکە تەڕوایە بە مەحزێ ماچێ کرد گول، ئەو حازر بوو گول بوێ تیکە تیکە کوشتی گیانی بکەفێ نەیکەنۆ ناوی ئەو زندانە. ئیرادەی خۆیان بەسەری و تەحمیل نەکەن. تو 41 ساڵە لە ژێرە دەوڵەتە ئێرانیا، 30 ساڵە لە ژێرە حکوومەتە حەلیمە، پانیەکەی تۆ شانە پانیەکەی تۆ بۆکەی ئیسێشە بۆ گەسۆ کۆرۆنا یاد ئەکەن و جنازەی عەزیزەکانتان ئەیوەن مشتی ئاهاکە کە ڕژێنە سەرە دەم و چاو زەریفە باوکە. شینی بۆ ناکەی و پرسەی بۆ ناگێڕیت و دەم ناخێتە ناوە دەمی وەختە جنازەکەی. دەی تۆ کێی؟ دەی تۆ تخوا مەرگە باش نییە، دێ بمێنی کە چیت ئەمێنێت تۆ بۆ زندگیکردن لە ئایندە، چیت هەز زندگی پێ بکەی، چیت ماگە کە زندگی پێ بکەی. مەگەر تۆ نەتەوت ئینسان قادرە مطلقە، مەگەر تۆ نەتەوت حاکمین بەر هەرچی شتە غڕب دنیای خواردەگە، مەگەر تۆ نەتەوت کۆرۆنایە چۆن تەپی لەیان شێوان دەگە، چۆن دیانی دەرخست چە خەوەرە. یەک ئتفاقە بچووک ژێر و ڕووی کرد، کەسافەتی هاوەردە سەرەوە، وا ئێمە ئەمان وتوێەوە باوەڕتان نەکرد، قاقەعەتان لێدارە دوورۆ. تۆ گەرەکتە بەرخەلافە تەبیعەت حەرەکەتکەی. تۆ هەرگزیت کرد لە بازیەکە ئیشی ئەو بازیە بشێوێت تا سەر لە نوێ دابنرێتەوە، چون ئەو بازیە تا ئاخر وە کەسیفێکی، چون ئەو بازیە بەرخەلافە تەبیعەت و قەواعدە بازیە. تو بەرخەلافە قەواعدە بازی خەریکی حەرەکەتەکەی. عەزیزەکەم لەم جامعە مستاقێک بۆ ڕاستگویی نییە، مستاقێک بۆ محەبەت نییە، مستاقێک بۆ هاوکاری ئیجتیماعی نییە. نییە عەزیزم، نییە. ئەم کۆرۆنا
بە زوانە سادە پێت ئێژم وەختێ ئەم کشوەرانەی کە تۆ ئێعتمادە هەستیان ئەم سەرزەلانەی کە بەناوە پسپۆڕ و دانشمەند و ئەمانەی خێتە دەرەوە بە تۆ ئێژن ئەمە ئێپیدیمیە و 80% ئێشێ بیگرێشت و بزانی حتمما ئێشێ بیگریت ئەمڕۆ بیگریت یا 6 مانگی تر وەلی تۆ تەسەوەرکە عەزیزێکە کۆرۆنا بگری تۆ نزیکی نەوی تۆ پیر وێ پەککەوتەوێ حەسرەتی بوێ فرمێسکێ بە ڕاستەری و بڕژێنی حەسرەتی بوێ دەسی ماچکەی دەسی بە گەرمی بگری حەسرەتی بوێ لەو ساتە وەختانەی کە هەناسەی هەڵنایە دەوری شلۆقوێ لە ناوە ئارامشێکا بمرێ تۆ گولی لێ بکەی دەم و هەڵوەسی بڕۆی لە دوورۆ بوێسی ئسمسم بۆ بکەن ئسمس ئەو بەڵاوە سەرخواتیش تێرن وەسەرخوەتیش تێت هەمان بەڵات وەسەرتێ هەمان ئیتفاقە بۆ ئەکەفێ گولی لێەکەن لە تەنیای یامریت لە هاڕیاگی بێمانای یامریت لە بێت شەهامەت یامریت شەهامەت خۆشە تۆ ناژی ئەقڵمان هەست ئینسانیشی ئاقڵوێ ئینسان فر پیشڕەفتی کردگە پیشڕەفتە کردگە ها کۆرۆنا چۆن هەڵی تەکاندی ئیستێشە خوا ئەداتەوە تەبیعەت ئەداتەوە خوێنە ناداتەوە یا بەدەنە مقاومەتەکە ئەمێنیت و یا بەدەنە لە بین ئەچێ تۆ ئەمڕۆ ترسی بەدەنە مقاومەت نەکا بمری دێ سەحابەشتی تر ئەمری تۆ هەریشی بمری ولی ئەها ئەگەر ئیستا نەتوانی زندگی بکەی ئیستا هیچ غورورێکت نییە بۆ خوات ئیستا عەزیزترین کەسەکانە ئەمرن تو تفیان تێکەی ناڕۆتە دەوروبەریان سوحات چیت هەست زندگی پێ بکەی دامەی پێبەی چیت هەست بیدەی بەو ساتە وەختەی وا باوکت هاوارتیە کرد و ئەڵهاتیە کرد و تۆ نەبوویت کوڕت ئەڵهاتیە کرد و تۆ نەبوویت دایکت ئەڵهاتیە کرد و تۆ نەبوویت بۆچی زندگیەکەی دەی چەند سەباحێتر بمێنیت و دوو پەیکی تر زیاتر ویسکی بخۆیت و 4 تەختە خاوە زیاتر بچیت تۆ ئیشێ بالئەخەرە لەم بوونتە معنایەک بوێت لەم زندگیەکەیکەی یە شتێک تەسەورکەی تکرارە ئەم بخۆی و پڵاو خۆرشت بخۆی و دۆ بخۆی و پڵاو خۆرشت بخۆی و دۆ بخۆی و سەکسکەی و دێ هەرەمە هەرەمە تۆ هەرەمەیتە دێ تۆ تەکە کاوەڕێکی فەرقێکە هەست ها بێ بڕۆ لەگرا کاوەڕیان بەرداگە لە ناوە ئەو چەمەنە ئەوەنەیە خوارگە و ئەژنۆ ئیتر خەریکە ئەخوا سۆ هەڵەسێ لە خەو ئەخوا تا ئێوارە تا کەی بڕۆن سەری بوڕن دەی خۆ تۆ بەشەر نییەی تۆ بەجێمەی زیاتر بتەو بووی تۆ ئیستا بیر لەوە بکەیت و کێ ئێوەی بەم جێگەگەیان تۆ ئیمڕۆ گولی ئەەکەی لە یەکتری زاتە نییە بڕۆ یەخە بە حاکمیەت بگری ئیژی چی بکەین و دەیمکاناتە پزیشکی جواو ناتۆ بەڵام ناپرسی بێژی تۆ بەم سەرزەمینە ئێمە تەپەدا تەواوە ئەم سەرزەمینتە غارەت کرد و ئیدعات کرد ئیدارەی ئەەکەی و سەروەتە ئەم مەردمە ڕائەگری و بۆ ئەم مەردمە خەرجی ئەەکەی کوا سەروەتەکە بردە کوا زۆڵم و لێ کردین ئێمەت کوشتی کەتیکەت کردین تاتەناوە تەمامیەتە ئەرزی ملیەتە ئێرانی بەرهەمزەدەنە ئەمنیەتە ملی ئیقدام عەلەیهە ئەمنیەتە ملی تۆ ئێمەت گرت و ئیعدامت کرد و خوێنمان لێ چوو چون تەپت دا و بەسەرە ئەم سەروەتە ئمڕۆژنە بریم دفاع بکنی مەس کادرێ دەرمانی کورە ئەحماق ئەخە دەی تۆیژی سفتمان پێمەدە دەی درۆ ئەەکەی دەی دی قەڵەتی کرد ئیستا ناتوانی 1 ملیۆن نەفەر دەرمانکە چۆن ئەو ئەیتوانی 1 ملیۆن نەفەر لە خیابانە بکوژێ ناتوانێ ملیۆنێ نەفەر دەرمانکە مەرتۆ نایژی خەیری مطلقە و دەوڵەتە و جامع بێ دەوڵەت ناوێت و سازمانی ملل ناوێت و یاسای بین و مللین هاوێ دەی کوا دەی کوا وەسە تۆ 1 نەفەر ناوێنی یەک قسە بکە ڕاستوێ گشتی درۆ ئەکا گشتی ئەی گێژێنێ با توولانی کەین لە پڕێکا درۆیەکەین گشتمان کۆی کەینەوە یعنی ئیستا سوحا 6 مانگی تر 3 مانگی تر دەوڵەتی ئێرانی هاتە دەروتی کۆرۆنا نەماگە تۆ باوەڕەکەی نەماگە قارەمانانەتی خجاڵت لە خۆت ناکێشی هەنووز کۆرۆنا ماگە وەلێ چوون دەوڵەت ئێژێ نەماگە تۆ تێتە خیابان بابەی شتیان برد ئاهاتیان کردە سەری پیاک نەوێ بڕۆیتە سەر جنازەی باوکە دەی تۆ بۆ کەی هەڵگیریایی ئەم گیانە حیزە تاکەی
تاکەی سوالە لێ یەکەم دەی تۆ گیانێ هەڵە نەگرت محەبەتە پێی نەکرد کەسێکە پێی خۆش نەگەرەک بوو توانە خۆشگەرەک بوونە کەسێکە نەبوو توانە ئەوەت نەبوو جوانی بخولقێنی توانە ئەوەت نەبوو لە بەزەیی کوردیا بەرە و کوردیەت بچی بە چه دەردێگە خۆی بوون و نەبوون و بە چه دەردێگە خوا لە خۆت بپرسە تۆ فکرەکەی فرە منتەقی چون دنیا چووگە سەماڵ تۆیش بچیتە ماڵ دەی تۆ ژووکو دنیاتی ئاڵ دریاکی تۆ فکرەکەی ئەم دنیا کیس تۆ وەختی گەرەک تو شکڵە مەردن بووی بزانە بێخودترین ئینسانی چون گشتی وەکو یەکتری ڕەفتارەکە فۆبیاس و ترس و زیقمان کردگە و باوکم بیان و نەمرین و تۆ هەر ئەمریت کاورای 65 ساڵە ئیتالیایی یەک عمر سکوتی کرد نەمرێ ئجحافی قبوڵ کرد و درۆی کرد و کڵاوبەرداری کرد و حیزی کرد و لە بیمارستانەکەی سەماسکەکەی لە دەماکێشن با بمرێ تۆ چۆن تەزمینە دەی سۆحاوە کۆرۆنا نەمری ژنێکی لای ئێمە بوو شووەکەی حاڵی ناخۆش و لە ناوە تەختاو هەرکە ئەچووە دیداریە و دوعا بکەن زوو نەجاتی بوێت وڵا لە پڕێکا سەکتەدای لە ژنەکە مرد پیاکە 3 ساڵ بەسەر تەختەکەەوە ما دوای ژنەکە کەچی ژنەکەی و بە خەڵکی دوعا بکەن نەجاتی بوێ یعنی تۆ لە سۆحای خۆت باخەبەری ئاوا خۆتە تن قوچاگە هەرچی بێ ئەخلاقیە لێت ئەوەشێتەوە داکەوێ ئێمە تەوەقۆمانە کرد ئیستە ئەم مردمە ئیستە ساتە وەختە هەڵتەکاندنە دەوڵەتە ئێرانی و ئەنزامە سوڵتەی جەهانی بوو کوان گشتە ئیدعا کردتان بۆچی ئێوە چەند دفاعکەن لە پزیشک و کادر دەرمانی و پزیشک قەڵەتیان کرد کە ئیمکاناتیان نییە منت بۆ خنسە لە مردم وەختی میلیۆن دلار پوڵیانە خستە گیرفانی و نیازە کاذبیان دروستە کرد و لوتە عەمەڵکە و بەرچاو عەمەڵکە و باسەنا عەمەڵکە و مەمکە خرتۆکەرەوە و بێتابۆتی دروستکەین و قژە بۆ بکاڵین و داوانە بۆ دروستکەین ئەوانە ئەو وەختە لە سەفە مقەدەمانەوە نیسە چۆنە بگەسە سەفە مقەدەم ئەمە شارلاتانەکانە مرشد و مارگاریتان ئەمە متەخەسسەکان وا کاریان لە دەست نایە سۆحا کارتانە کێشێتە نوشتە و مەلا و ئیمام ڕزا و چون کەس چاری ناکە ڕەماڵی و حەماڵی و ئێوە هەرچیەک ئیمڕۆ فکر ئەکەن نجاتتانەدا لەم ترسە وا نایناسن دەستی پێوە وەسن خۆتانی پێوەگرن شەهامەتە ئەوتارە نییە قبولکەن ڕوویەکی ئەم زندگیە و ڕووی واقعیە ئەم زندگیە مەرگە لە پەیمانە حەیدەری و یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ مەرگیان واقعی تەسەور نەکردایە مەرگ لەسەر ئەشنەوەکەیان دانەنیشتایان کەلامە حەقە لە دەمیان جاری نەبوو وەکو ئێوە نەوادا لێمان بند بمان کژن و نەوادا مەسموممان کەن و نەوادا بمانگرن و بمانوەنە گوانتانامۆ و ئەی ماشینەکەمان چ پێ بکەین و ئەی ژن و مناڵەکەمان چ پێ بکەین و ئەی نانەکەمان چ پێ بکەین و هەرەمەسە ئەم فەسادە نەتیجەی ئەم تەفەکورەسە تۆ فکرەکەی فراحاڵیتە تۆ زندگیت هیچ معنایەکی نییە وایتە ناوە هاڕیاگی خۆتا فکرەکەی فرەزەنگی سێچە بۆ خاترە ماشینێک و تۆزیێ پوڵ و خزیاگی تۆ گۆشەی ماڵ و ڕۆژە 20 دەفە ژە لە دەی لە خۆت و بەش کۆرۆنا لێم نەدا کۆرۆنا ئیفلاسی کردەوە گشتان بێدەسەڵاتێ لە چەپەڵەمەی مەرگتانە و تفتان کردگە لە یەکتری فاسڵاگرن لە یەکتری ئایستە وەختی دەستکەنە مر یەکتری ئەوەی ماما ئەوەی مرد وعیزەت و کەرامەت و بیۆن چ خاکی کەن بەسەر حەچی کۆرۆناکانە زندگیتانە سازاڵ بوون بەسەر حەچی ترس و خەوفەکە ئەکەوێتە گیانتان زاڵ بوون خۆیان ئێژن 80% دەیگرێت یانە دەی دەسە بشۆری ماسکیش بەهی دەستکێشیش بەهی لە خۆت ئەیگری قبل از ئەمەی کە کەسافەت لەسەر کەسافەت بۆ خۆت تۆمارکەی باوکە بەمرێ دایکە بەمرێ خوشکە بەمرێ هەرچی کەستە بەمرێ و تۆ قیس خۆت لە گۆشەی و تاقە بشاری تۆ بڕۆوەکو مرد لە مەیدانەکە بوێسە یا ئەمێنی یا ئەمری کە تۆ لە هیچ بڕهەیە لە زندگی تاوان نەبووی حەقتیان خوار هیچەنەوت سەرزەمینتیان برد هیچەنەوت حەقی مالکیەتیان برد هیچەنەوت
حەق و کەرامەت و ئینسانیەتیان برد حیچەنەوت هەرپانە کردەوە یعنی چۆن ئێمە لە ناوە ئەم جامعە ئیشی دانیشین و سکوت بکەین و تەئید بکەین و دانیشین یەش سری چت بێژن کە ئەم مەردمە حەزی پێکا دێ مەردمە حەز بە هەرچیەکە فاسدە حەز بە هەرچیەکە فاسدە درۆوەکەم ئای کورد کاکەی 65 ساڵە 45 ساڵە ئەوانەتان هەم سنە منن سایەی مەرگە کۆرۆنا ویراژە داوە سەرە گشتتان دانەی لەو ئاهەکیانە وا فڕێدەنمکانی هەستخواتوی دانەیە لەوانەی وا لە ئیتالیا ماسکەکە لە دەمیە کێشنەوە ئیمکانی هەستۆوی عەلەم بریتانیا و دانمارک و فەڕەنسا و هۆلەندە وەختی کاورای ئیتالیایی ماسک لە دەمیە کێشنەوە تۆی خارجی هەر ماسکە پێ نادەنا پۆڵێک لێدەن یەکسەرە خەلاسەکەنێژن جاڵتە لێیدا خاسە یەک عمر وەحیزی ژیایی یەک عمر زاتە نەو هاوارکەی لەبەرەوەی نەمری دیتە مەرگ چەنێ واقعیە ڕۆژی 20 دافە مەجەلەی پزیشکی وازە کرد و نان نسووتیاک نەخۆین و تەڕەتیزە بخۆین و ئەدوێ فڵانە و چیلی بخۆین زدە سەرەتانە و سینەمون نەخۆین و دارچین خاسە و وا لە بیرتانە عمر درێژکەن و بچیتە بەرەوە 100 ساڵ عمرکەی 100 ساڵ عمرکەی بچێت درێژ بێتەوە گەشتی سەرگەرمی بوو مەسرەفگەرایی بوو گشتی شێتی بوو هەر نەتگەرەک بوو ممری مەرگ واقعیەتە بە تەمامە ئێهێنە تۆڵۆپە گەورەتەوە ئیشی بمری وحتمە نەمری هیچ جۆرەی زەندگی کە لە ناوە ئەم زەندگیە جاودانە بمێنیتەوە عەقڵی تیا بوێت بەڵام شەهامەتیشی تیا بوێت عەقڵی تیا بوێت بەڵام ترس نەهێڵێ بتگەوجێن ترس نەتهێنە لە مەقامە ئینسانی داوەزی ترس نەهێڵێت ئەوە نەقیزەون بووی خۆت قێز بکەیتەوە لە خۆت تۆجۆکەی داستانەکە ئەمەسە ئیستا لایە لە ئێران کۆرۆنای هەزگشتی خزیاگە سەناوە ماڵە ئەیداوە مناڵەکەی و ئەیداوە ژنەکەی وەلێ ناجێ وەلای باوکی پس ئەم قسانەی کە ئێمە ئەیکەین نەبوو بە باو نەبوو حەزی پێ ناکەی ئێمە ئەم قساکەین بچۆ ئێمە ئەم قساکەین سوحا عەکسە پەرستار و پزیشکە فاسد و بەدەم و چاوەکەوە و شەکەتین و هیلاکین و بڕیاین و پڕۆکیاین و توخوا و مێنە دەر و چاوت دەرەهات پڕۆکیایی وەختی سەفتە ئەسکە ناساخستت گیرفانت و تایتڵ و عنوانە دکتۆرت بوو ئەهاتی و ئەچویت و فرە مهم بوویت بنفیت ئەمڕۆشتا خوارد بۆی فرۆشیتەوە بە خەڵکی بۆ شەهامەتە نییە بە عنوانە پزیشک و پەرستارە بێتە دەرەبژی ئیمکاناتمانیە بۆ داواکەی لە خەڵکی کۆمەکە بۆ بێرن ئێم دەوڵەتە ملزە لە ملپوتە چێتە پیداگە بەسەرم مردمەوە بۆ چێشێ مردم بۆ تۆ بتادین بێرن و ماسک بێرن و لباسە بۆ بێرن کاورای فاسد درۆزن کاورای بێشەهامەتە تێڵ دریان دا حیف نییە کۆرۆنا نەدانە تۆ لوولەکە تۆ نە پیاگنی بێتە دەرەبژە موسیبەتە چێ بەسەرم جامعە ئەمە چ وەزعیسی فاجعە ئەنگیزە بێرە خیابان هاوارکە بێژەمە سەمەرەی جمهوری ئیسلامیە دەوڵەتهای جیهانیە سەمەرەی فەسادتانە درۆزنیتانە بێشەرەفیتانە تەماعتانە گەوادیتانە بیاین ماسک بەما بدیت بەما هەمکاری کنیت کۆنترۆل کنین باش گشتان دانە بیگرن کۆنترۆل کنی کە چه بوێت بووی تۆ دەورانە قبل از کۆرۆنا فرە خاسوون فرە دروسون فرە زندگی ئینسانی دانە کرد فرە ئینسانون فرە وەڕەحمون و درۆکەی ئەوەیشە تێتا نبوو ئەویشە داچۆڕیا هەنێ نەمایش و تەئاتر و شەوهای ئیجتیماعی و خۆنیشاندان بە یەکتری و ئەوانیشە گشتی لەبین چوو دوێ تۆ بە جامعەی وا چێژی ئیستا ئێمە لەم بڕها کەوتکینە ناو دەوران و پێیژین ساڵەکانە کۆرۆنا ئێمە هاتین
پێناسەمان کرد لە ئەحزاب و سلێبریتی و جامعەی مەدەنی سەفەتە بێشەرەف و غەواد و ئەوانەمانە بۆ دانەدانیاندانیا. دوای ئێمە بەچکە حیزبی ئەوێتە گەورەترین تۆهین لە زوانە کوردیە بەرامبەر بە ئینسانی، چون تاریخێک لەمانە دەرەکەفێ چین. بەس ئێمە خەریکین بۆ تۆ تاریخ سازی ئەەکەین، بۆ نەسڵ ئایندە تاریخ سازی ئەەکەین، خەریکین مەفاهیم دروست ئەەکەین، خەریکین شەڕ ئەەکەین و مێژوویە تۆمارەکەین. ئەمە سا حاڵ و حەکایەتە ساڵەکانە کۆرۆنا، ئەمە سەر حاڵ و حەکایەتی جامعەیە کە تیا فکر نەکریا لەسەڵ یە پارامەترێکی هەست بۆ ڕاهبەریەت. چه شکلی ئەم پارامەترە مەخەکەی و لە دوور و عینێکی خەیتە ناوە دەم و کراواتێکی زل بوەسیت و یا مەسەڵەن ئەو یارە و ئەوان فەریبەکان دەمە قۆپانێ بکەیتە پێ و کاو دەسماڵێ بوەسیت و ئەوانەی گەرەکیانە عەشایری بێنە ناو، ئەوانەی گەرەکیانە مۆدێڕن بێنە ناو، کراواتی گرێ زلی گرێ پانە وەسیت و سەعاتی جملێ لە دەمی تێتە تۆڕ ڕەهات تێتە دەر لە دەمی و حەز بەمەکەی بڕاستی و زۆر مهمە قسەی نایەتە دەر. نەباوە تۆ بەدبەختی تۆ بێشارەی تۆ هاڕیاکی دەنا عەسرە ئەمڕۆ دانەیەکی گەرەکە دەزوەشین ڕۆڵە سەریع مەرد سەریح قارەمان دانێ وای گەرەکە مەخکەیت و پۆقکەیت تورۆ قسە نەکە. کاکەجیان حەوزە حەوزەی ئیجتیماعی ئەم جامعە خوێڕی واتیە، خاسی واتیە، گەوادی واتیە، باشەرەفی واتیە، ئینسانە خاسی واتیە، ئەم جامعە تەوتەئی واتیە، جنایەتی واتیە، فاحشەخانەی واتیە، واتیە ئەم جامعەست. ئەمە بەحسە زەندگیە سەرەوەی 18 ساڵە، بەسەرەوەی 18 ساڵ دانیشن ڕووتی یەکتریتان چاو پێ کەوت کە خواڕوونە تەخت خاو یەکتری بوێنن. ئیتر بۆچی لە بوو لەبەرە خانەوادە و لەبەرە خانەوادە دانیشن و ماچ ناودەم تەماشا ئەکەن و گۆرانی تەماشا ئەکەن و فیلمە سەکسی ڕاوابتە مختلف تەماشا ئەکەن و سریاڵهای سەکسە زەبدەریە ئامریکای لاتین و تورکیە تەماشا ئەکەن. نەو پرۆبڵم بەحسە ڕووتینە مەسائل اجتیماعی جامعەتان گوێبان سەختە بۆتان. کاکەجیان نەبووم با دیارانە ڕاپەڕین پلاس 18 بنێنە قەیدی بەیتەکانەوە با ئەوەی باڵغە و ئاقڵە و ئەدۆڵتە گوێ لێ بگری. ئەوە لەکوێ هاتگنە دەر کاورا لە پشتە تریبونە مزگەوت تا ئێژێ شەرع شەرمی نییە هەرچی قسەز ئەیکا بەحسە تەختە خاو و ئۆراڵ سێکس و هەرچیش قسەز لە ڕۆژە جمعە ئەکا مەجلیسی ژنانەس و پیاگانەس و ئەچیتە لای دکتۆر خۆت ڕوو دەکەیتەوە مەعاینەی سەر تاپاتەکە عیب نییە. جامعەیەکی شەپشووی کەسیفی بووگەنی فاسد جەڕاحیەکەی عفونەتەکەی داتە دەرەوە پێیتان بەرەخوا نییە نەتان دیگەیەوە درۆتان دیگایەوە تەزویرتان دیگە ڕیاتان دیگە دەمە بکەیتەوە غونچە و کشتمان بەڕاستی بڕێزین و خەڵکی بڕێز و خەڵکی قارەمان و خەڵکی خۆڕاگر و خەڵکی خۆبەردەر و خەڵکی داقن و خەڵکی هەڵقن و ئەمە بگۆزە کارتان نقڵە دەمە و شیرین و پاڵبەنەوە بوو خۆتان و ئەمە چرت و پەرتە جەمێکم چرت و پەرتە جەمکەنەوە ئێمە حەکێکتان خوارد لێتان دەرکەفت و ئێمە ناڵێن ئەمە اتفاقە بکەفێ ئێمە نایڵین لەم جامعە وای پێبێت ئێوە حەچی شتە کردتانە پوڵ کردتانە کالا فاسە درۆزن بچۆ کاورای پاپیۆن دەسە کاورای جوزامی ماچ کرد نەگەڕێتەوە زندانێک کە پێیان تحمیل کردەکە. تۆ لەو زندانە پاپیۆنە ڕۆژێ 1 ملیۆن جار خراوترە پێەکەن هەرپانیەکەیت و بچۆ ئەم نەنگە کۆکەرەوە لەم جەریانە کۆرۆنا سەرتان خستکەسە خوار و ئیعلامیە دەنە دەروی سمسمان بۆ بکەن ئێلامێ بەنە دەرەوە بێژن فڵانە کەس ڕەحمەتی خواچوو هەر کەس پێی خۆشە تەشریفێرەتە سەرە قەور هەر کە پێی خۆشە بێتە پرسە دیتەنەتان کرد لاو با کەس نێگری و با نەوینە مەسئولە مەرگە کەسێ کورە تۆ هەر مردگی تۆ بە ماشین ئەمری بە جەڵتە ئەمری بە سەکتە ئەمری بە برسیەتی ئەمری بە ئوغدە ئەمری بە وەرشکستگی ئەمری بە ئرس بە ئسترێس ئەمری تۆ هەم مردگی موجودیەتە نییە نە ئێرادەیت نە شەخسیەتی نە شوێندەسە دیارە نە خەلاقی تۆ کێی
یە محبەتێکە بوو یە مەجموعە بەشەریە کە توانی دروستکە یە شاهکارێ بە خوڕخێنەویشتە نەما کۆرۆنا لە پاییز و خەریکە حیتەرانەکە لە ئێران دای خست تۆ نەتزانی ئیستا بڕۆ خۆت بشارە و لە کڵۆ سوچێکە و وای لێمان نەدا و وای تێکس بین لە خۆمان و خۆمان بشۆرین تۆ گەرەکتە لە فەسادێک کە هەست تەبیعەت نەتخوا حەپەلوشە نەکە تفل نەکاتەوە تەبیعەت مەوجودە مزڕ کەسیف تفەکاتەوە ئەمە حەکایەتی سینی داستانە کۆرۆنا و ئەوەی کە ڕاپەڕین دروست دەسینیا سەری ڕاپەڕین دەسینیا سەر هەر شتێک هاتە دی ڕاپەڕین ماهیەتە چەپەڵە دەوڵەتی ئێرانی دەرخست پەکەکەی دەرخست جامعی مەدەنی دەرخست ڕمیان گشتیان داڕمیان لە 4 ساڵە پێشەوە ئێمە نظام سوڵتەی جەهان و میزانە فەسادە ئەم جەهانە نیشانتانە دێن میزانە فەسادە جەوامع غەربی و ئینسانە بەردەیە غەربی هەم حەکەکە دەرکەفت هان نەمردین و لە دەوران خۆمانە لە غەیب و شاهد هات ئامێشولەکەی نەمرود هات سابتی کرد پێتان ئەمانەوە ئارتشیان دروستە کرد بڕۆن فەزا فەتحکەن و بۆمبە ئەتۆمیانە تەقام با لە شەهاب لە مەسیرە کوڕی زەمین جاتی با و بەدەست کۆرۆناوە حەیتەرانیان سەر و خوارەکەن فیلم و درۆ و چاخان و خۆزلکردن و خۆفوتیەکردن و ئێمە فرە مهمین و فرە گەورەین و فرە عەجیب و غەریبین و ئەوە نەتیجەکە ئەوە سەمەرەکەتان بوو بۆ خاتری وەیەم فەسادە دامە بدەن هەر خۆتان زل کردو ئێرانە ڤیروس 9 ملیارد جەمعیەتی خزاندەگەسە کونە مشک کەس زاتی نییە وردەی لێوە بێتە دەر ئەم دەوڵەتانیشە وردە هەچێ نییە و خاسەوێت و کەمە و شروع بوو و ئەچێت و بەستەی حمایەتی دێن و پوڵ دێن و بیڕۆن و بڕۆنە ماڵ و هەفتەیەک و 2 هەفتە و 3 هەفتە و نەرمە وێنی ساڵێک کردیتیان ئەم ماڵ جا وردە تەپە دەنە سەرە هەرکە مردگە و جنازەکەیەکەن و قولیای کێشنە دەرفڕێدەن لە یەکشت ئەترسن ئەم مقابڵەم دەستپاچەیە هەسیان هەنە کۆرۆنانیە هەنە ئەو درۆسە لێیان دەرکەفت ئەو فەسادە سەواوە ئێوەیانداگە لاوە نزیک یەکتری بوون و لاوە مەڕوو بۆ لای بابەت و لاوە بابە نەمری و فڕێدەنە جێگێک و چاڵێک و چواردانە حاقیتم کردتۆ لە تەنیایی کاورات کوشت کردتۆ کاورات لە عوزڵەتا کوشت لە ترس و خەوفا کوشتە حەچی مەقاومەتە ئیمنیە بەدەنی ڕۆحی و ڕەوانی فیزیکی بوو لە بینە برد من لە سوغەڕانیەکانی تێدا بەرنامەیەکم لە خانەمێک ساڵهای پێش چاو پێکەوت بەحسی درێژ بوونەوەی عمری کرد وتی بەرعکسەوەی کە ئێوە فکرەکەن خۆراکە عەجیب و غەریب خواردن و خەڵتی زندگیکردن و ڤێژیتەریەن بوون و سەوزی خواردن هیچ کام لەمانە پارامترە عمرە درێژ نییە وەوتی کە مسنترین ئینسانەکانە دنیاوانە کەنارەکانە مەدیتەرانە بە تایبەتی جەزائیرە جنوبی ئیتالیا ماڵتا و ئەوانە وەختە ئێمە چوین تاقیقمان کرد دیمان ئەوەی کە ئەم ئینسانانە عمریان درێژەوێت و دەلیلی زندگی اجتماعیەکە کاسیان پیاگێک کە لە ناوەنەوە و نەتیجەکانیە زندگیەکە هەنووس خانەوادەهایەک لایە لە کنار یەکتریا کە گشتیان لە 2-3 نەسڵەتەکە یەکتریا خەریکن زندگیەکەن دەلیل لە توولە عمریان نوع لایف ستایلە زندگیانە تۆ فکرەکەی بە هەڵپێکانە خۆت لە سنە و کرماشان و تارانە لە ناوە ئاپارتمانێک و دەمە بۆ قوچیت و دانیشی کاناڵە پرگرامی تماشاکەیت و بەرنامەهای تەوسیە پزیشکی وای تکسکەیتە سەر خۆتان نامری کۆرت و وای تکس خەفەکە تۆ ترس ئەوە خەفەتی گرگە کوشتێکتی تۆ 100 ساڵە تەجاوزە پێەکەن زاتێ لێ وردە لێوە دەربێ احترازکەی بەردێ بووەشێنین
ئەوەی دەسە لێدا دەسی لێبەی ئەوەی ئەتکوژێ بیکوژی زاتە نەبوو مەعموورێکی ئێرانی بخنکێنی وەختی دای بۆ ملی سەرتان وەختی چادرەکەتی کێشا وەختی برتێ گۆشێ بازداشتکە وەختی خەلعماڵی کردی وەختی دەستی کێشا بەسەر مەراتع و مڵک و ماڵە ئەجدادی تا بردی وەختی وتی ئەگرا ئێرانە گڕ سوردەمی دەمنە مؤسساتی هاورداینیا بەسەرتە و بنابەت تەبیعیتی تاڵان کرد ئینسانەکانتی کردە بەردە دایە ملی سەریان نابودی کرد و سکوتە کرد بۆچی ماگی تۆ بۆچی گەرەکتە بمێنی تۆ لا ئەو حەزی پێ ناکەین و قسەکە و خۆش نەبوو حەزی پێ ناکەین و بڕاستی و قساناس ئەحمەقانەس ئەحمەق تۆی چون تۆ هەر ئەتۆپی هەر ئەمری مطمئن و ئەمری کۆرۆنا چی پێتان کردگە خزیاک نەکون گشتتان لە مەلەکەی بریتانیا تۆ خزیاکەسە کون تا بابا ترامپە تا عەلیە خامەنەئیە گەشتان لە تاو کۆرۆنا خزیاک نەکون جەهانیشتان ئەخوارد و دنیاتان ئەخوارد و موشکتان هەواڵا کردوە دنیا و کورە و فەزا و مریخ و ئەمانتانە قەپیا کرد و ئەتان گرت و قسەی زلزل و فشە فش و نەما فستان خەفتەوە کوا شۆرای ئەمنیەت با بڕۆن قەتنامەی بەر عەلەیهی کۆرۆنا سادرکەن دەی خۆ ئیجماعتان کرد بەر عەلەیهی سەدام حوسێن با بڕۆین و گەلە کۆمەدیە بکەین و براڕۆ و بووم بە شیمیایی هەست بەچۆ کۆرۆنا بە تەواوە دنیا پەخش و گەس و ئادەی بزانم خۆتان و خێرەتتان هیچ سیستمێکی دەرمانی چاری ناکە ئەی تۆ چۆن توانی 2 ملیارد بەشەر کەیتە بەردە ئەی تۆ چوانی 9 ملیارد بەشەر فاسد و درۆزن و خوێڕی و هەلپەرست و ناوگەڵپەرست و شەهوەت پەرستکەی چۆن ناتوانی لەوە دەیبەروی داڕومانی و دەستکێشمانی و لاو و نازانین و هەوا ئینتقالێدا و زەمین ئینتقالێدا و تف ئینتقالێدا و ماسک بەن لە خۆتان و بابەجانێەوە ئەم دەستپاچەیە خەریکن ئەوێنن بەسە دەست هەڵگرن لەم فەسادە کورتکەی وابووگە کورتکەی وابووگە کورد بێ ئەجەل ئەمرێ ئێمە عیلم و داناییمان پەیمان ئێژێت ئێپیدیمیە گشت کەسێ ئێشێ بیگرێت حتمما نەیگرین ئەمڕۆوی سۆحاوێ دووسەوەی حتمما نەیگرین مقاومەتمان کرد ئێشێ بمێنینەوە ئەمێنێنەوە مقاومەتمان نەکرد ئەمرین وەلی نایڵین بەر لەوێ کۆرۆنا بماکوژێ خۆمان بکوژین خۆمان میزانە کەسافەت و جەهالەت و نادرووسی و ئەحمەقی بین بە خۆمان بەسە بەوا بەسە وەکو کۆتە ڕۆژێ دەدافە سەرەیتە زەوی داواکەی لە خوا تۆ خوات بۆ وەگەرەکە خوا بۆ تۆ حساوبانکیە لۆتۆریە دەستی بۆ درێژەکەی تۆ پۆڵۆ پێبات و بتپارێزیت و زندگی موفقەکە و شوێ خاسیەکە پێبا و ژنێ خاسیەکە بێت و شوەکە ژنێوە سەر تۆ نێریت و تۆ خوات بۆ ئەمە گەرەکە کاسبی تەکاکە هەر نیاز هەزەڕۆیتە دەرگای ئەپلیکیشن لەسەر ئەپلیکیشن خوش هەر ڕەدیەکاتەوە هەر ڕەدیەکاتەوە ڕێفیوز خجاڵەت بکێشن ئێستا بێژن لە ئەوام قسانە عەیبە بۆ جامعە ئێمە بێمنەتین لێتان خەیلی سەختە بە مەجموعەیە ئینسانی منتەسەب بووی فەساد تا ئەگرەیە هاتوێت نەتوانی لە ناویانە زندگیکەی نەتوانی لە نایانە ئەحساسکەی بەشەری منتەسەبی بە مەجموعە ئەمە حکایەتە داستانێک بوو لە جوابدانەوەی ئەو کەسانەی کە متعەسف ئەوەن کە لە ناوە قسەکانە ئێمە سفاتێ مەوجودە متعەسف نسبەت بە جامعەیە بووە کە بە ڕەفتارەکانە ئێمەمانان گشتمان دروست کریا بە سکوتەکانمان بە خۆگێلکردنەکانمان لەسەر شانە دەکەفێ بە نەدینیان بە کتمانکردنیان بابەتە ئەوە متعەسف و حتمەن نەخۆت ئێمە ڕەوەندێکمان ئاغاز کرد لە فەزایەکی فاسدی ئاوا جێگەمان وا کردگەم ساڵە ئێوە بتوانێت قسە بکە
تا قبل لە زەمەی کە ئێمە بین دەمە وا بکردایە حەپۆیی قەپیە کردە سەرتا، دەمە وا بکردایە حیزبی دموکراتی و قازی محەممەدی و پەتە پێدا سەرە، دەمە وا بکردایە کاورای کۆمونیست وە مشتێ مین و ژوپ و چیقە ژنانە و جیقە بەنەفشە 8 مارس ئەتی خوارد. خراوە فەزاکەمان بۆتان وا کرد کە ئەتوانن قسە بکەن، ئەتوانن نەزەر بن. دەوڵەتە ئێرانی و ئەهێن و تولوپی و تووەتەزانی لە مڕیخ و داوەزیگە مشتی یەهودە ئانوسیە درۆزنە چاپەڵە بێ محتەوا، مشتی عەقەب ماندەی زێنی داڕزیاک نەوکەران و عەروسەکای خەیمەشە بازیە دەسە یەهود جیهانی، لەوان ئەنتەرتر یەهود جیهانی بەچۆ کۆرۆنا هەڵی تەکان دەگەن هەڵیشیانە تەکێنیت. پس ڕاپەڕین دەسی بۆ هەرچی برد. ڕاپەڕین وەختی وتی ئاخرین شۆڕش کۆرۆنا نەهاتە بووە، بچەند دیبەیتە ئاخرین شۆڕش، ئەوەڵین دیبەیتە ئاخرین شۆڕش گوێبەن، هەنووز نەهەلهای کۆرۆنا نەهاتە بوو. و ئێمە وتمان ڕاپەڕین ئاخرین شۆڕشە، دیبێتەکان ئاخرین شۆڕش هەن، وتمان ئاخرین شۆڕش جیهانیە. بڕۆن شۆڕشەکانە جەهەنەم گوێبەن تا بفەهمی ئەم ڕاپەڕینە چی بوو، قەبارەی چی بوو، وا باسی هەرچیەکمان کرد، هەڕۆڵ بوو داکەفت. ئەوە خۆش